بەحەزکردنەوە مادەیەکیش دەستوری عێراقێک و ئەگەر وەکی خۆات با جێبجێکردن ڕەوشدا گەلێک شوێ باشتر بێت ئەوانە کە عێراق تێدا دەرباز بێت چ دەبێتەکردن خۆڵە شەشەمدا مادەین دەستوری تایبەتیژین وەکە مادەیەک وەکی خوب بێنە جێبجێکردن ئەزت گەل دکتۆر بارزان گەلاڵی کاندیدێ پارتە دەموکراتە کوردستان البازنەوە سلێمانیەک و دژ باژارە سلێمانی میوانی ما بتەزێ بەحەزکم دکتۆر گەلێک سوپاس کوهین گەلمەدانە ئەس دەست پێ کرد تایبەتیژی بەحسا سەربەخویی یا هەرێم و پارێزگاها بکەم تایبەتیژیت کاروبارێ نافخودا هەمی دەما هەوڵتێدا حکوومەت تایبەتیژی البەغدایە مرکزیەتێ ناوەندیە vەگەڕینن هەر تشتێکت دەستێ بەغدایە بێت ئەوەت بەرژەوەندیە کێ داهاتیەکردن حتا نوکە بەڵێ سوپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێزم بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 هەیە فەرموون مەبەستم ئەوەیە لە پرسیاری یەکەم مادەی یەکەم خۆ دیارە باس ئەوە دەکرێت بۆ نمونە لە بڕگەی یەکەم سربەخۆی هەرێم و پارێزگەکان لە بوو بەڕێوەبردننی کاروباری ناوخۆ باشترین نمونەش هەرێمی کوردستانە ئەم هەموو دژایەتیەی کراوە هەموو شتێک لە دەست بەغدا بێت ئەمە لە بەرژەوەندی چێ دەکرێت و لە دژایەتی چیە ئەم جێبەجێ نەکردنی مادەی یەکی دەستوری عێراق لە 20 ساڵی ڕابردوو هەتا ئێستاش بەڵێ طبعاً بە پێی مادەی یەکی دەستور کە مادەیەکی بارزی دەستوری عێراقی 2005 کە عێراق وڵاتێکی ئیتیحادی پەرلەمانیە و عێراق وڵاتێکی سربەخۆی خاوەن سیادەیە و نظامی سیاسی لە عێراقدا نظامێکی فیدراڵی پەرلەمانیە و پابندبوون بەم سیستەمە سیاسیە فیدراڵیە یەکێتی خاک و دانیشتوانی عێراقە پارێزیە بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا ئەم مەبدە دستوریە بە پێی نظامی سیاسی عێراقی زۆر باسی ئەوە کراوە کە ئەم مەبدە دەستوریە تا ئێستا شۆڕ نەبووەتەوە بۆ ناودام و دەستگاکانی دەوڵەت و تاکو ئێستا تەنها هەرێمی کوردستان هەیە هەرێمی تر دروست نەبووە بۆیە لە مەوزوعی سیستەمی سیاسی فیدراڵی پەرلەمانیدا ئەتوانم بڵێم لە ئاستی هەموو عێراقدا خواروخێچێکی زۆر زۆری تێدایە زۆربەی مادەکانی دستور و مەبدە دەستوریەکان جێبەجێ نەکراوە ئەگەر بینە سەر بابەتی سیادا یاخود سەروەری دەوڵەت هەمومان دەزانین دەوڵەت سێ ڕوکنی ئەساسی هەیە دامەرزانی دەوڵەت و ئەرکانەکانی دەوڵەت یەکێک لەوانە بوونی خاکە خاڵێکی تر بوونی دانیشتوان و خەڵکەکەیەتی خاڵێکی تر بوونی سەروەریە و سەروەری واتە حکوومەتێکی ئەکتیڤ و توانای دروستکردنی علاقاتی نێودەوڵەتی و سەروەری ئەگەر باسی چەمکی سەروەری بکەین وەکو چەمکێکی سیاسی واتە دەسەڵاتی باڵای دەوڵەتە دەسەڵاتێکی حەسری دەوڵەتە بەسەر هەموو خاکی ئەو دەوڵەتەدا لە ئاسمانی لە زەمینی لە دەریایی واتە توانای بەڕێوەبردننی دەوڵەت توانای بەڕێوەبردننی کاروبارەکانی دەوڵەتە بە شێوەیەکی سربەخۆ دوور لە دەستێوەردانی دەرێکی بەڵام ئەگەر بین سەیری ئەم مەبدە دەستوریە بکەین سەیری سیادەی دەوڵەتێکی وەکو عێراق بکەین لە ماوەکانی ڕابردووە دەبینین بەڕاستی سەروەری عێراق بە شێوەیەک پێشێل کراوە وەکو لە سەرەتای بەرنامەکە باس کرا ئاسمانی عێراق هەتا ئێستش بەدەست عێراقیەکانەوە نییە و لە زەمینیشەوە زۆربەی دکتۆر ئەمە دواتر باز دەکەم بەڵام با سەرەتا باسی دەوڵەتانی هەرێمایەتی دروستبوونی هەرێمەکان بکەین لە ناو عێراق لە زمنی دەوڵەتێکی یەکگرتوو بەڵام ڕێگری کراوە یعنی نە هەرێمی دیکە دروست بکرێت و دژاتی هەرێمی کوردستانیش دەکرێت بۆ ئەم خۆلەی پەرلەمانی عێراق چی دەکەن بۆ ئەوەی هەم پشتەوانی هەرێمی کوردستان بکرێت هەم هەرێمی دیکەش دروست بکرێت لە زمنی دەوڵەتێکی یەکگرتووی نەک پارچە پارچە بووی بێهێز دەستێوەردانی دەرەچی هەبێت بڵێ طبعاً ئێمە مادەی دەستوریمان هەیە یەکێک لەو مادە دەستوریانەی کە باسی دروستکردنی هەرێمەکان نەکرێ بۆیە ئەگەر ئێمە کێشەمان لە دەستوردا نییە دەستور خۆی بە مادەیەکی سەریح باسی دروستکردنی هەرێمەکە لەسەر تاسەری عێراقدا و ڕێوشێرەکانی دروستبوونی هەرێمیشی دیاری کردووە بۆیە کێشە لە بابەتی پیادەکردنی دەسەڵاتایە پێشە لە بابەتی زەهنیەتی سەنتەرسازی هەیە لەلایەن ینی هێز و لایەنە سیاسەکانی عێراقەوە کە بەداخەوە تاکو ئێستا بە زەهنیەتی سەنتەرسازی بە زەهنیەتی ئەوەی کە باوەڕ و مەبدەئی تەواویان بە سیستەمی فیدراڵی نییە لە ناخی خۆیانە لە مەبادی خۆیانە لە ئامانج و ئاراستەی خۆیانە بۆیە ئێمە گەر تەناقوزێک دەبینین لە نێوان مەبدە دەستوریەکان و لە نێوان جێبەجێکردنی مادە دەستوریەکاندا
ئێمە لە پەرلەمانی داهاتووی عێراق پێویستە بە هەموو عێراقیەکان کار لەوە بکەن مادام نظامی سیاسی لە نظامێکی شمولی تۆتالیتاری گۆڕاوە بۆ نظامێکی پەرلەمانی فیدراڵی جیاواز پێویستمان بەوەیە هەرێممان هەبێ لە پاڵ هەرێمی کوردستانە هەرێمی تریش لە چوارچێوەی عێراقا دروست بێ ئەمە بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان زۆر باشەوە بۆ سەرتاسەری عێراقیش باشە شۆڕبوونەوەی دەسەڵاتەکان دابشکردنی دەسەڵاتەکان لە چوارچێوەی سیستەمی فیدراڵیا دروست ئەکا عەدالەت و تەوازن وەکۆی لە شیعاری پارتیدایە هاوبەشی و هاوسەنگی و سازان دروستەکە جارێکی تر و ئەمە ئەتوانین ئێمە لە پەرلەمانی داهاتوودا هەوڵی جدی بدەین ڕێوشوێنەکانی لەگەڵ خەڵکی ترا لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی ترا بە ئاراستەی دستوری و بە ئاراستەی یاسایی هەوڵی ئەوە بدرێت کە لە پاڵ هەرێمی کوردستاندا چەند هەرێمێکی تر دروست بکرێت کە بەڕای من دروستبوونی ئەم هەرێمانە یەکگرتووی خاکی عێراقە پارێزێ چونکە هەر لە دەستورە هاتووە پابندبوون بەم پرنسیپ و مەبدئە دستوریانە یەکێتی خاکی عێراقە پارێزێ نەک عێراق لاوازەکە بۆیە مەبدەی دستوریمان هەیە کە ڕێوشوێنی سیستەمی سیاسی لە عێراقا دیاری کردووە و هەوڵ و کۆشتی زۆریش هەیە ئینشاڵڵا لە خولی داهاتووی پەرلەمانە ئێمە ئەو خواروخێچیانەی کە لە سیستەمی سیاسیا هاتووە و نەتوانراوەکو پێویست سیستەمی فیدراڵی لە چوارچێوەی عێراقدا ئیستیعاب بکرێ و جێبەجێ بکرێ بتوانین ئەو مەبدەانە دیفاعی لێ بکەین و بتوانین لە پاڵ هەرێمی کوردستانە هەرێمی عەرەبی یەکەمی دەستور کە کۆماری نوێنەراتی پەرلەمانی دەموکراسیە بەڵام خۆ دیاریشە یانێ بۆ یەکلاکردنەوەی پرسە سیاسیەکان پرسە ناوخۆیی دەرەکیەکانیش پەرلەمان کارێکی ئەوتوی نەکردووەکە پێیوەی دیار بێت ئیتر دەستور جێبەجێ دەکرێت بۆ ئەمە چی دەکەن یعنی پەرلەمان خودی ئەندامانی نوێنەرانی عێراق ئیتر هێزی ئەوەیان هەبێت یەکلاکردنەوەی کێشەکان بەدەست خۆیان بێت لە ناو پەرلەمان کێشەکان چارەسەر بکرێن نەک بەدەست لایەنێکی دیارکراو بێت کە دەستی دەرەکی لەگەڵ ئەوانە بێت. بەڵێ قوربان ئێمە لە دەستوری عێراقیا زیاتر لە 5 مادەی دەستوری هەیە و داوای کراوە کە ڕێک بخرێ یا ئەکوڵە یونەظەم بالقانون ڕێک بخرێ لە یاسایە کە لە پەرلەمانەوە بۆی دەرچێت هەندێک یاسا دەرچووە بەڵام هێشتا ئەو یاسانەش جێبەجێ نەکراوە بۆ نمونە یعنی هەر بۆ خۆی سیستەمی بڵێن دەسەڵاتی یاسادانان کە دەسەڵاتی پەرلەمانە دەسەڵاتێکە هێشتا تەکمیلە نەبووە هێشتا تەواوکاریتیان هەیە چونکە ئێمە بەپێی دەستور مەجلیسی ئیتیحادمان هەیە مەجلیسی ئیتیحاد دوانەیەکە لەگەڵ مەجلیسی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا کە پێویستە لە پاڵ ئەنجومەنی نوێنەرانە لە پاڵ پەرلەمانە ئەنجومەنێکمان هەبێ بە ناوی ئەنجومەنی ئیتیحاد کە بەرژەوەندی هەرێمەکانی تیادا کۆبێتەوە بەرژەوەندی محافەزەکانی تری عێراقی تیا کۆبێتەوە و ئەتوانێت ئەویش لە پاڵ دەسەڵاتی تەواوکاری بێ بۆ دەسەڵاتی یاسادانان ئەمە یەکێکە لەو خاڵانە خاڵی بابەتی تر زۆرە بەڕاستی باسی بکەین وکو ئەو یاسانە باسم کردی 50 یاسامان هەیە کە تەنزیمەکرێ بە 50 مادەی دەستوریمان هەیە کە تەنزیمەکرێ بە یاسا لە پەرلەمانەوە کە زۆربەی زۆری تاکو ئێستا بەڕاستی یاسای بۆ دەرنەچووە بابەتی سەرەکی لەم بابەتانە ئەوەیە کە لە عێراقدا تا ئێستا بە زەهنێتی سنتەرسازی بە زەهنێتی مرکزیت بە زەهنێتی ناوەندگەرایی تعامل لەگەڵ هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و حکومداری لە عێراقدا دەکرێت ئەمە بابەتەکەیە بۆیە پێشتریش باست چۆن لە سیستەمی لە جێبەجێنەکردنی دەستور و مادەی یەکەم ئەویش عێراق دەوڵەتێکە نە ئاسمانی بەدەستەوەیە دەسەڵاتەکەی نەخاکەکەشی ئیتر ئەوەی دێ و دەڕوا تۆ بارانی دەکات دەستی وەردانی دەکات چی دەکرێت عێراق ئەو هێزە بێ لە ناو ڕۆژڵاتی ناوەڕاست ئاسمان و خاکەکەی بەدەستەوە بێ ئیتر ڕێگری لە هەر دەستی وەردانێکی چی ئەمنی بکە چ هەتا یاساییش بڵێ ئێمە بپی مادەی دەستور عێراق بێ سیادێکی کاملی هەبێ واتە سەروەریەکی کاملی هەبێ بەسەر خاکەکەیدا لە ئاسمان و لە دەریا و لە زەمینیدا و دەسەڵاتی تەواوی هەبێت دەسەڵاتێکی حەسری دەوڵەتی هەبێ بەسەر دانیشتوانەکەیدا وەکو یەک یاسا و ڕێنمایەکانی دەوڵەت دەسەڵاتی دەوڵەتی تا جێبەجێ بکرێ ئەوەی دەبینین و دەبیسین هەر لە 2003 تاکو ئێستا عێراق نەیتوانیوە ئاسمانی بپارێزێ نەیتوانیوە زەمینی بپارێزێ نەیتوانیوە دەریای بپارێزێ لەناو عێراقیشا نەیتوانیوە سوڵتەی خۆی دەسەڵاتی خۆی بەسەر تەواوی عێراقا جێبەجێ بکە ئەبینین میلیشیا لە عێراقا حکومەکە ئەبینین دەوڵەتانی هەرێمایەتی لەگەڵ میلیشیاکاندا خاڵێکی زۆر خەتەرناک و ترسناگەیە کە کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی هەیە لە عێراقدا کە ئەمە مەترسیە بۆ سەرسەروەری عێراق
کە هێزی هەرێمایەتی، هێزی نێودەوڵەتی، هێزی ناوخۆیی میلیشیایی بتوانێت لە دەرەوەی منزومەی دیفاعی عێراقی کاریگەری هەبێت لەسەر بڕیاری سیاسی لە عێراقدا. ئەمە خەلەلەکەیە. بۆیە بەڕاستی پێویستمان بەوە هەیە دام و دەستگاکان ئەکتیڤ کرێ، دام و دەستگاکان متمانەیان جارێکتر پێوە برێت. عێراقی بینین عێراق وڵاتێکی قوڵە لە پشتی دام و دەستگاکانەوە بەڕێوە برێ بەداخەوە. دام و دەستگاکان دام و دەستگای بەهێز نین، دام و دەستگای لاوازن، دام و دەستگای حکومی ئەڵێم وەکو حکوومەت و وەکو وەزارەتەکان و وەکو ئەو دام و دەستگانەی تری کە پەیوەندن بەوانەوە. بەڕاستی پێویستمان بەو بابەتە هەیە، پێویستمان بە جێبەجێکردنی مەبدەئی سیادەی کامل هەیە، سیادەی تەواو هەیە بۆ ئەوی بتوانین لە عێراقدا وەکو دەوڵەتێک ڕوکنێکی دەوڵەتداری لە عێراقدا جێبەجێ بێ کە ڕوکنی سیادەیە، بتوانین سربەخۆیی تاوامان هەبێ لە بڕیاردان لە عێراقدا، بتوانین بەڕێوەبردنی وڵاتەکەمان بکەین بەبێ تێوەردانی دەرەکی. ئەمە ئەو خاڵانەیە کە مەبدەئی سیادەی کامل لێمان دیاری دەکات. ئەمەی کە ئێستا هەیە لە عێراقدا مەبدەئی سیادە لە عێراقدا پێشێل کراوە و عێراق لە ڕووی سیادەوە سیادەیەکی ناتەواوی هەیە، بە عەرەبی پێڵێن ناقص. گەلک سپاس دکتۆر بارزان گەلاڵی کاندیدێ پارتی بازنە سلێمانی پایکە ڕاستە خود گەلمەدا بوو.